بەسڵاو و ڕێز بێەوە بەڕێزان بەڕێبەرانی دامەزراوەی چار و هەروەها بینەرانی بەڕێستان باسەکەی ئەو ڕۆژی من لەسەر نەورۆزی ئەو ساڵ و هێزی نەورۆزی ئەم 1-2 ساڵە ڕابردووی کوردستانە کە هیوادارم بتوانم باسێکی بەکەڵ بگەین بۆ ئەوەی کە بتوانین بە باستەکە و باس بگەنە سەر باسی نەورۆزی ئەو ساڵ پێویستە لە 3 ڕوانگەوەش پێناسەیەکی کورد بە نەورۆز بین یا باس لە نەورۆز بکەین. نەورۆز لە ڕوانگەی فەرهەنگی و لە ڕوانگەی میسیۆلۆژی و لە ڕوانگەی سیاسی و جێگای باسکردنە جێگای تێڕامانە. ڕاستیەکەی ئەوەی ئاوەهایە نەورۆز بە گشتی لە باری فەرهەنگیەکەەوە هێمایەکە بۆ ژیاننەوەی سروشت بۆ دەستپێکی ساڵی نوێ تایبەتمەندێکی و خاسیشی هەبە لە باری ئابووریەوە بۆ کەسانی وەرزێر و ئاژەڵدار بوون. بە تێکرا لەو فەلاتە بەرینەی کە لە هیندستانەوە هەتاکو دەریای مەدیتەرانەوە لە قەفقازە و هەتاکو کەنداوی فارس نەورۆزی تیاگیراوە ئەتوانم ئاوا بێژم ئەگەر کورد یەکەم ملت و نەتەوە نەبێت لەو دەگمەن نەتەوەگەلەیە کە یەکجار نەورۆز و چەمکەکانی نەورۆز لە ناو ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئاژەڵداری سروشتی هۆنراوەکانی هۆنەر و گۆرانیدا ڕەنگی داوەتەوە. ئێمە ئەتوانین لە فەرهەنگی کوردستانە بە تایبەت ڕۆژ هەڵات چۆن ڕاستیەکەی لە باکوورە تاکو ئەم ماوە چەند ساڵێکە یعنی 15 ساڵێکە نەورۆز باسی پێوەکە ئەسەن ئیجازەی مافی ئەویانە نەبوو بە کوردی قسە بکەن بە خۆمان ئاگاداری باکوور هێن بەڵام لە ڕۆژهەڵاتە بۆی ئەڵم لە ڕۆژهەڵات ئێمە هەندێ ڕسم و جێژنمان هەیە وەکو جێژنی بێڵندانە میر نەورۆزی میرمێرێن کۆسە کۆسە باوە نەورۆزی هەورامان ئەو کات ئەمانە هەمووی باس لەوە کات کە چەند نەورۆز گرینگە هەتاکوی دەگاتە بەکارهێنانی نەورۆژ لە ناو سروشتی کوردەواریدا. لە هەورامانە گوڵێکێ بە ناو نەورۆزڵێ یان گوڵی نەورۆز بە شێوەیە کە هەر کات کە خەڵکی ئەو ناوچە ئەو گوڵە ئەبینن لە بەرزایەکان نەوڕواوە باس لەوەیە کە نەورۆزە هەر بۆ یەژ نەورۆزەکان لە کوردەواریە بە تایبەت لە ڕۆژهەڵاتە جیاوازن لە شوێنەکانە تۆزێ یعنی وەکو حسابی ڕۆژژمێری ئەوڕۆیی نەورۆز نەکراوە پێشووتر ئێستش هێشتا هەر ئاسەوارەکەی ماوە بۆیە لێرە باسین بۆچی باسی سروشتێکی گرینگە بەر لەوەی کە نەورۆز لە فیلمێکی ڕۆژژمێری و ساڵژمێریان بڵێ تەقریمدا پێناسە بکرێت لەلای خەڵکی کوردەواری لە ناو کوردستانە بەو هێماگەلە نەورۆز دیاری کراوە نەورۆزیان زۆر بۆ گرنگ بوو. هەروەها ئەگەر سەرنج بدەین بە یاریەک هەبوو ڕسمێک هەبوو کە شاڵیان پشتوێنیان لە کولانەی یان کوڵاوڕچنەی ماڵانەوە خستە خوارەوە منداڵان داوای دیاریەکیانەکە بە ناو هەتەرێ مەتەرێ یان هەڵاتێ مەڵاتێ بە هەلاوە مەلاوەش هەیە لەوێ ئەزانین کە نەورۆز چەند لە یاری منداڵانیشە کۆنە و ڕێشەی خۆی هەیە بەمەرجێک لەو سەردەمانە ئاوەها نەبووە پەیوەندی وان نەبووە لە ناو میلەتەکانە کە تۆ بژی وەکو دنیای ئەوڕۆ ئەمە تەکنۆلۆژی و ئینتەرنێت ئەم شتانە گەیاندوێتە شوێنگەلێکی دیکە بەڵام بۆ خۆی لە خۆیان زۆر گرنگ بووە زۆر جێگای تایبەتی هەبووە نەورۆز بووە تەنانەت لەلای منداڵەکانیش تایبەتمەندیەکی خاصی هەبووە بەڵام گرنگی من ئالم بە شەو باسێکی لێکەم گرنگی هەتەرێ مەتەرێت تۆگەر سەرنجی ئەگەر بێنەمە تێبینیەک لە نێوان هۆنراوەی هەتەرێ مەتەریە و ئەو هۆنراوەگەلەی کە لە دەقە کۆنەکانە وەکو سەرنجام یان وەکو گۆرانیە فۆلکلۆریە کۆنەکانی ناوچەی ئیزدیەکان لە هۆنراوەی هۆنەرگەر چ لە ناو گۆران هۆرانیەکان چ لە سەیدی یەکەم و هەتاکو مۆلەوی ئەحمەدی خانی لە ناو بەیت و باوەکانە وەکو بەیتی برایمۆکەوانە لە ناو تەواوی هۆنراوەی شاعرگەلێکە باسی نەورۆزیان کردوێ من لەسەر چەند کێشی جیاواز هۆنراوەمان هەیە بۆ نەورۆز بەڵام باسێک هەیە لەنێو فارسەکانیشە بەدوویان وەلا نەیانتوانن نیشانەی بۆ پەیداکەن گوایە ئەڵێن ئەم بەتایبەت لە کوردیە وەزنی پێنجە یان کەمە بۆ هۆنراوەی بەکارەبێن وەکو تۆ هۆنراوەگەلێک کە شێرە گۆرانەکانی تیا هۆنراوەتەوە یا حتا شێرەکانی ئەحمەدی خانیش لەو وەزنە بە وەزنی پەنجە بە وەزنێکی زۆر کۆن ناوە بن بەڵام باسێک هەیە کە ئەڵێن پێشووتر زۆر کۆنتر لەوە کێشی هۆنراوە لە کوردیە سێبەرگەی یا سێبزوێنی بووە خۆی لە کوردی کۆنا کلاسیکە ڕسمەکەیە کە ئەگەر تۆ بتەوێ
شعرەکەت بە شتێکدا بدێ دەست پێ بکەی وەکو نەورۆز گوڵ خێزان نەورۆز گوڵ خێزان وادەی وەهارە نەورۆز گوڵ خێزان دووپاتکردنەوەی ئەو نەورۆز گوڵ خێزانە دەخێخەنە وەکو باسی هەتەرێ مەتەرێ هەتەرێ مەتەرێ بەڵام دیارە چۆن شتەکە زۆر زۆر کۆنە لەبەر ئەم هەموو ژوم و ئەم هەموو زەبر و زۆرێک کە بەسەر نەورۆزە هەبووە لە ئەسڵە ئینەکە نەماوە تێکستەکە نەماوە بەڵام بەهۆی ئەو تێکستەوە بەهۆی ئەو باسێکە لەسەر هۆنراوەی سێبەرگەی هەیە باس لەوە کرێت کە چەند نەورۆز لە ناو کوردەواریە کۆنە هەروەها ئەگەر ئەمە بینە سەر باسی میتۆلۆژی ئەفسانەی میتۆلۆژی ئەکرێ بێژین مێژوو یان تاریخێکە بە زمانێکی دیکە بۆ بەیانی لە خۆ تێگەیشتن لە خۆ هەندێک جار ئەم بەیانە ئەبێ بە بەشێک لە ناسنامە و بۆ چوونی نەتەوەی کە ناخوداگای گشتی ملەتێک سوارە بەسەریدا لەو توێژینەوە گەلێک کە کراوە چە لەلایەن ئوروپاییەکانەوە بێلایەن کردویانە چە لەلایەن ئێستا بۆ پەڕی خۆشحاڵیەوە کوردەکان هەم لە دەرەوەی وڵات هەندێران هەم لە ناو وڵاتە ئەو توێژینە گەلە کراوە هەست بە نامۆیەک لە ناو ئەو دەقە کوردیەکان لە ناو میتۆلۆژیەکە و ئەو شتێک کە هێژمونی سەردەست دای سەپاندوێتەوە سەر ئێمە یا بە شێوەیەک دیکتێ کردو بۆمان هەست بە نامۆیەک ئەکەی لەوێ کە دیارە هەوڵی ئەوان بۆ یەکدەست سیاسی و ئاسیمیلەک بوونە ناتۆ باس لە ئەوەی کە فردۆسی کە چۆن کورد دروستە بێت لە چیرۆکی زوحاکە شتێکی زۆر زۆر یعنی دیارە دروست کراوە هەر بۆیە ئەمە لێرەشە جۆرە هەستیاریەک دروست بووە لەنا یانێ لەم گەشەی ئەوڕۆوە باس لەوە کرێت کە ئەم بەشانە جێگای تێڕامانە دەقەکان بەیەکۆ ناخبێنن شتێک کە ئێمە باسیەکەن شتێکەوە بە زۆر دایسە پێنە سەرمانە شتێکی زۆر زۆر جیاوازە لە ڕوانگەیەکی دیکەشەوە جیا لە میسۆلۆژی بەشی فەرهەنگیەکەی ئێمە توانین باسی نەورۆز لە ڕوانگەی سیاسیەوە بکەین لە ڕوانگەی سیاسیەکەوە حتا تەنانەت لە چیرۆکی کاوەی ئاسەنگەرە هەیە نەورۆز هەڵکردنی ئاوری نەورۆز هەموو کات کێشە بووە بۆ دەسەڵاتداران بەتایبەت لەم 1400 ساڵی پێشوەدا ئەنێ ئاور شتێکی هێمایەکی زۆر زۆر دڵخوازن یان نەتەنیا دڵخواز زۆر جوان نەبووە لەلایەوە لەوێ ئەتوانین ئێمە ئشارە بدەین ئاماژە بدەین بە ئەو نەورۆزی گردی مامەیارە لە سلێمانی کە بەدەست پێشخەری مۆلیوی لێوی دەستی پێ کردووە ئەم نەورۆزە لەو مێژوە نووسراوەی خۆماندا ئەتوانین بێژین نەورۆزێکی هەم سیاسی و دەستپێکی نەورۆزێکی کارنەڤاڵیە ئەگەر ئێمە بازێکی خێرا بدەین بەسەر کات و زەماندا کە کورچی های بەسەر هاتووە هێشتا هەر نەورۆزی ڕاگرتووە وەکو بڵێن نەورۆزی خوێناوی سنەدوو نمونەی ساکاریان لە هەمووی گرانتر مەسەلەی هەڵەبجە یەک دوو ڕۆژ بەر لە نەورۆزە بەڵام نەورۆز بۆ کورد زۆر گرنگ بۆ هەر ڕایگرتووە لەسەر ئەگەر ئەم بکو وتم باز بدەین بەسەرم کات و زەمانات دێنە نەورۆزی ئامەد لە نەورۆزی ئامەدا نەورۆزێکە کە نەورۆزی کە توانین پێناسەیەکی سیاسی پێ بدەین نەورۆزی ئامەد هەرەوە فەرمە کارنەڤاڵیە بەڵام بە پێناسەیەکی سیاسیەوە جەماوەرێکی زۆر لەوێ کۆ بنەوە لە شارەکانی دیکەوە دێن لە نەورۆزە ئاوەرێک هەڵەگرسێنن بۆ پیرۆزکردنی نەورۆز جا لەوێ یەک شت هەیە نەورۆزی ئامەد بێگومان کاریگەری هەبووە یا بێگومان کارتێکەری هەبووە بەسەر نەورۆزی ڕۆژهەڵاتدا ئەمریکای چەند ساڵێکە لە ڕۆژهەڵاتدا ئێمە ئەیبینین بەڵام ئەوەی کەوا لە ڕۆژهەڵاتدا هەیە جیا لە خەباتی مەدەنی شار و گوند پێویستە ئاماژە بدەین بە چەند نەورۆزێکە وەکو کانی و ڕووبار هەوێنی ئەم دەریا گەورە بوون وەکو نەورۆزی دێوەزنا و نەورۆزێکە تۆزە زووترە نەورۆزی چەشنیێر بەڵام تایبەتیتر نەورۆزی سیسیێر زەمزیران کە لە ساڵی 2008ەوە نەورۆزێک لەوێ دەست پێکا بە شێوەیە کارنەڤاڵی زۆر نەورۆزێکی جوان بە خوێندنەوەی وتار بە پێشکەشکردنی گۆرانی تەنانەت تا ڕادەی شان و شتیوان پێشکەش کردووە ئەمە وەکو خاڵێکی وەشەخانە زۆر زۆر بەلای منەوە گرینگە کە ئاماژە بدرێت بەوە کە وای لێ هات بووە بە هاوێنی یعنی ئەتوانین بێژن ئەگەر ناو بنینە سەر ئەو کارێکە کراوە بەتایبەت ئەوانەیە لە سیسیێر زەمزیرانوانە ئەتوانین نایبنین جۆرێک فەرهەنگسازی یان باشترە بێژین تیماری فەرهەنگێکی ئافەت لێدرا و ئاسیمە کراوە ئەمان بۆ تیمارکردنی ئەوە هاتوون لێرە ئەتوانین هێدی باس لە گرنگی و هێزی نەورۆزی ئەم 2-3 ساڵی ڕابردوو بکەین خاڵی جیاوازی ئەو نەورۆزەیش کە بڵێن نەورۆزی ڕۆژهەڵات ئەوەیە کە
نەورۆزی ڕۆژهەڵات نەورۆزی ڕۆژهەڵاتە، یانێ گرێدراوی یەک دوو گوند ئێستا ئەوڕۆ بە تایبەت یانێ وای لێ هات لە کۆتایی شۆڕشی ژن کۆتایی کە نەبڵێن بەڵام ئەو لەبەر بەرەنگار بوونەوەکان ناوا بڵێن لە کۆتایی شۆڕشی ژنجیان ئازادیە دەستی پێکرد کە ئەبێ بە 3 ساڵێک ئێستا لەوێوە ئەم نەورۆزە لە نەورۆزی ناوچەی دەرهاتووە بۆ بە نەورۆزێکی گشتگیر بۆ بە نەورۆزێکی ڕۆژهەڵاتی یانێ ئێستا ئەو ساڵ بینیمان لە خۆی و سۆما برادۆستەوە نەورۆز پیرۆز کرا هەتاکو گەیشتە خوارەوەی لە ڕستان تەنانەت دواشی کردووە نەورۆزی پار نە نەورۆزی ئەوساڵ نەورۆزی پار کاریگەریشی کارتێکەریشی بۆ بەسەر نەورۆزی ئامەدە ئامەد لە باکووری کوردستان تەنیا لە ئامەد ئەو ساڵ نەورۆز پیرۆز نەکرا بەداخەوە هێشتا کارتێکەریکی ئۆتۆی نەبووە بەسەر باشوورە یانە یان بڵێن نازانم باشوور بۆ لەگەڵ ئەوڕەتە نایێت بەڵام جێگای پرسیاریشە زۆر ئەو ساڵ لە میدیاکانی خۆیانە پۆششی نەورۆزی ڕۆژهەڵاتیاندا ئەوەی کەوا لێرە گرنگە نەورۆزی ڕۆژهەڵات تایبەتمەندیەکی هەیە وەکوتمان لە یەک شارە نامێنێتەوە بەڵام بە کوردی بووە بە چەترێک کە بەیانێکی زمانی فەرهەنگی تایبەت بە جۆغرافیایەکی تایبەت جۆغرافیایەکی تایبەت و دیاریکراو لەوێ بە چین و توێژگەلێکی جیاوازەوە بە بەشداری چین و توێژگەلێکی جیاوازەوە پیرۆزەکرێت بەو جیاوازێژ یا بێژن بۆ جوانیش کە تو هێوڵی داوە جوانیەکانی ناوچەکانی دیکەی کوردستانی گەورەش بۆ خۆی بێنێ وەکو گۆرانی وەکو هەڵپەرکی هەمووی ئەمانەی لە خۆیان گونجاندووە کە ئەتوانین بڵێن بە هەمووی ئەمانە نەورۆز بووە بە نەورۆزێکی ڕۆژهەڵاتی وەکوتم لەژێر چەترێکی زمانی فەرهەنگی لە جۆغرافیایەکی دیاری کراوە بۆ ئەم سێ چەمکە باس لە مەسەلەی نەتەوا ئاکات ئەگەر دینیشی بێت لەگەڵا بەڵام لێرە مەسەلەی دینەکەمان بە تۆلەرانسێک هەموو باوەڕێک بەشدارن لە نەورۆزەکە ئەم نەورۆزێتە ناتوانین بڵێن نەورۆزێکی سیاسی ئەم نەورۆزە یەک دوو ساڵە دەستی پێکردووە بە نەورۆزێکی نەتەوەی باشترە پێناسە بکرێت تایبەتمەندی دووهەمی کە وەک باسم کردو ئەوەیە کە ئەم نەورۆزە خولقاوی ئەو گەشە نوێخواز و سێکۆلاریە ڕۆژهەڵاتە کە لە بیرێکی بنەڕەتیف لە ڕەهەندەوە سەرچاوە ئاگرێت خۆیە بینێتەوە ڕێژەیەکی زۆر لە چین و توێژەکانی جیاواز بەشدارن لە نەورۆزە یانێ ئەمێمە باوەڕدارمان هەیە کەسانی کە باوەڕیان بە دین نییە لێرە تۆلێرانسێکی زۆر زۆر جوانە بینی فەرەنگسازیەکی زۆر زۆر جوان خەریکە پێگرێت و گەشاکە لە کوردستانە کە من بەڕاستی پێم وایە نەورۆز هەلێکی باشە بۆ فەرەنگسازی بۆ تیماری ئەو فەرهەنگە ئافەت لێدراوە و ئاسیمی لێکراوە بۆ میلەتێکەوە زۆر شتی وەکو جێژنەکانی ئەفسانەکانی چوارشەمەی سوور هەمووی ئەمانەی لێ زەوت کراوە دزراوە بە شێوەیەکی دیکەی دەنەوە بەخۆی لەم فەرەنگسازیە ڕۆژهەڵات ئەبین خەریکە باس لە بە شێوەیەک بە هەموو شێوەیەک هەوڵەدا مەسەلەی یەکسانی مەسەلەی بەرابەری ژن و پیا و ئەوانە هەمووی ئەمانە لە شێوەگەری جیاوازە چەوەکو خوێندنەوەی وتار چ لە هەڵگیرساندنی ئاگرەکان کەژنەکان ئاگرسێنن چ لە شانۆی منداڵانە چ لە هەڵپەرکیە گەنم و جۆ تا ئەو ڕادەیە بۆیان ئەکرێت کەمەیەکێ لە خاڵە بە قووەتەکانی فەرهەنگی کوردستان و کوردیە هەڵپەرکیە گەنم و جۆیان بەشمەڵە بینیمانەوە ساڵ کەنیشک و کوڕگەل بە ئەسواری چەند جوان هاتن بەشداری و نەورۆزە بوونیانێ وەکو ئەو پێناسێ بۆ سێ چوار چەمکە و باسم کرد بووە بە نەورۆزێکی نەتەوەی فەرهەنگیەکەی لەلایەکەوە هێناوە بەشە سیاسیەکەی هاوردوەتی لەناو قاڵبێکی نەتەوەیە پێشکەشیەکە جا بۆیە ڕۆژهەڵات لەم کارە کە چەند ساڵێکە خەریکە دەورێکی زۆر زۆر جوانە بینێ بۆ جێژنانە کە هەیەی ڕەنگێک و بەرگێکی تازەی کردووە بەبەر نەورۆزە بەلکی ئێمەش دەبێت بەڕاستی پاڵپشتی بێت و لیان گەڕینبا نەورۆزەکە لەو بەو هەموو جوانی خۆیەوە بەو شێوەی کە هەموو ئەوە بڵێن با مڵکی گشت هەموو خەڵک بێت مڵکی گشت چێن و توێژەکان بێت ئێمە مانانش بە هەموو شێوە دەتوانین ئەگەر بۆمان بکرێت چ لەباری ماڵیەوە یان بە هەر شێوەیەک یارمەتی دەریان بین لەباری ڕاگەیاندنەوە بەڕاستی لێرە قسەکە هالەوە ئەو کارگەلەیەکەوە ئێمە گەرەکمانە بیکەین ها لە خزمەت ئەو نەورۆزە ڕەنگین و نەتەوەیەدا
یان بە دەردی نەورۆزەکە گردی مامە یارەکە پیرەمێرد دەڵێت لە سایە حیزبی حیزبانەوە ساڵ نەورۆزمان بۆ نەکرایە نەورۆزەکەمان خۆش نەبوو. بۆیە ڕاگەیاندنەکان لە هەموو شێوەیەک دەبێت تاکو دەتوانن هەڵبوو بەهێزکردنی ئەو لایەنەتەوەی و فرەڕەنگی و تۆلێرانسە شارستانیانە بدەن کە لە نەورۆزە هەیە کە ئێمە ئەیبینن لە نەورۆزە. بەڕاستی ئاکامی خەباتی یا خەباتە مەدەنیەکان و شۆڕشی ژینە خەریکە لە نەورۆزە خۆیە بینێتەوە. هەموو چەشنە چالاکیەک ئەوەی نیشانەدا کە ئەمان داوە یەک شتەکەن یا یەک پەیامیان پێەوە پەیامەش یەکگرتن و هەمەڕەنگیە، واتە یەکدەنگی بە تواوی ڕەنگەکانەوە. زۆر گرنگە بۆ ئێمە پاڵپشتی ئەوە بەشەبین تاکو ئەتوانین ئەو بەشەی یارمەتی بدەین. ئەوان لە شێوەیەکی جوان هەڵپەرکێ گۆرانی بەیانی بە شێوەیەکی زۆر هەیەمن و شارستانیانە بانگی خۆیان بەگوێی تواوی دنیا و کوردستان و هەموو شوێنەکە ئاچریکێنن. زۆر گرینگە پاڵپشتیان لێ بکریانە خاڵە جوانەکانی ببینرێت. من لە وتوبێژەکە باس لە باوکی گیان بەختکردوی شۆڕشی ژنجیان ئازادی هومەن عەبدوڵایی یەکەم کە لە شەوی چوارشەمەی سوور دێتە دەرەوە. ئەو کارێکەکە زۆر کارێکی پێشڕەوانەیە، بەجێگەوە بێژێ ئەوڕۆ بڕۆنە ماڵەوە ئەوڕۆ ڕاوەستن ئەوڕۆ ئێمە داغدارین یا نازانم ڕۆژێ دوانتر بێنە دەرەوە. نا، ئەو دێت سەرچۆپیەکە ئەگرێت کە بەم کارەی هەم بەرهەڵستێکی زۆر ورەدار و فەرهەنگی و بوێرانە بەرامبەر بە ئەو چەساوەی ئەو زۆڵمێک ئەو ماوە یەت بەتەوەی ئەم ماوە کراوە لە کورد. هەمیش نەورۆز وەکو نەورۆز بۆ گشتی ڕائەگرێت، خۆشی لە منداڵ ناستێنێتەوە. بۆیە بینینی ئەم جۆرە جوانیگەرە لە ناو نەورۆزە و زەحکردنەوەی لەلایەن ڕاگەیاندنەکانەوە بۆ ئێمە زۆر یعنی بە جۆرێکە بێ شتێکە لە ئەستۆی هەمومانە ئەبێ یارمەتی بدرێت. ئەگەر بین باس لە کەم و کۆڕیەکانیش بکەین، بێگومان هەموو شتێک کەم و کۆڕی خۆی هەیە، هەموو شتێک بەتایبەت ئەگەر شتێکیش تازە دەست پێ بکات. من ئەتوانم بە یەک دوو شت ئاماژە بدەم، بەڵام نەوەکو کەم و کۆڕی ڕەنگە ئەو شتانەوە بەرچاوی من نەکەوت بێت کرابێت، بەڵام من ناوێنم وەکو بڵێ یارمەتیدان بۆ ڕۆژەفکردنی ئەو شتە جوانەکانی ناو فەرهەنگی خۆمان و گەشەپێدانی ئەوانە. من لەبیرم دێت بێگومان زۆر بەمان بینومانە لە کوردستان ئەگەر لە گەڕەکێک بنەماڵەی کەسێکیان لێ ئەمرد بۆ نەورۆز هاوساکان کارێکیانەکرد، مناڵەکانیان نەبرد سەربانی خۆیان کە ئاوری نەورۆزیان نەکردەوە کە منداڵەکان لەو خۆشیە بەشدار بن و بێبەش نەبن. ئەم شتە جوانێ ئەتوانین بە شێوەیەکی بەربڕاو و جوانتر ئەوڕۆ نیشان بدەینەوە، یعنی ئەتوانین ئاگامان لەو کەسانە بێت بە هەر شێوەیەک ناتوان بەشداری ئەم نەورۆزە ئەم پەرفۆرمانسە جوانە بن، وەکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت یا کەسانی پیر و کەوتە یا کەسانێکە لە باری ماڵیەوە تۆزەی لە باری داهاتەوە دەستکردن. بەڕای من ئەوە شتێکە ئێمە ئەتوانین لە فەرهەنگی کۆن لە ناو فەرهەنگی ئەوڕۆ بە شێوەیەکی جوانتر پێشکەشی بکەینەوە. زۆر ئاگاداری ئەوە بین کە مافی کەس پێشێل نەکەین، بەتایبەت مافی منداڵ. ڕاستیەکەی زۆر جوانە و پێویستیش ئێمە لە نەورۆزە لیباس و جلوبەرگی کوردی لەبەر مناڵەکان بکەین، بەڵام لێرە ئاگامان لە یەک شت بێت کە دژبەریەک دروست نەکەن. لەلایەکەوە زۆر پێ سەربەرزین کە ژنەکان تێنە ئاوری نەورۆزدا گرسێنن، کچەکانە بۆ شێوە بەشدارن، بەڵام لەلایەکەوە بەداخەوە ئەبینرێت کە تۆ کچە بینی منداڵ لیباسی کوڕانەی لەبەر کراوە. ئەمە بە جۆرێک دژبەری مەسەلەی ڕەگەزیە، یعنی کارێکی باش نییەمە بۆ فەرهەنگسازی. لێرە هەم مافی کچەکە ئێمە بە جۆرێک ئەرینەژێپا هەم بە شێوەیەکی داسەپاندنی مەسەلەی کوڕبوون بەسەر کچە. ئایا وەکو پرسیایە پێچەوانەکەشی ئەنجامەدەین بۆ کوڕەکان کە نیشان بدەن ئازایەتی کەنیشکانیان هەست، ئازایەتی کچانیان هەست. بۆیە زۆر ئاگادار بین ئەبێ کە چی سازەکەین بۆ دوا ڕۆژ. سەبارەت بە موزیک و گۆرانی بەڕاستی ئێمە بە تێکرار لە موزیک و گۆرانیە بۆ منداڵان کەم و کوڕی زۆرمان هەیە. ئەبێ زۆر لەو بەشە کار بکرێت، زۆر بە خۆشحاڵیەوە کارەکرێت. ئەبینین وەکو گروپی پایزە و یەک دوو گروپی دیکەن، بەڵام زۆر ئاگادار بین لە نەورۆزەکانە ئەو گۆرانیەکان کۆپلەگەل و یان بڵێن دیمەنگەلێکی وەکو کوشتن و بڕین و جەرگ سووتان و قەڵغان و چی ئەمانەی تێدا نەبێ. منداڵ بێ منداڵی خۆی بکات. ئەمە زۆر گرنگە. ئێمە لەو بەشێشە ئەتوانین زۆر وریە هەڵ بدەین گۆرانی گەلێ دروست بکەین کە لە زاراوەکان تریش لەناو ئەو گۆرانیا هەبێت. بڵێن
ئەگەر گۆرانیەک لە سنا دروست دەکرێت مەرج نییە حتمەن بەزاراوەیە دەڵانی یا ئۆسۆرانیە بێژین بە هەورامیشی تێدا بێت لە ناو گۆرانیەکە لە زمانێکی منداڵانە بە لە کرمانجیش کەڵوەربگرن لە زازاکی لە کەلهۆری بۆ ئەوەی کە هەستی نەتەوایەتی لە منداڵە هەر لە منداڵیەوە بەهێز بکرێت. ڕاستیەکەشی لە هەندێک شوێن لە باشووری ڕۆژهەڵات من ئاگادارم کە چالاکە مەدەنیەکان گلە و گازندانەوە هەیە لەوە کە ڕێژەی بەشداری ژنان کەم بووە لە بۆنەکاندا وەکو ئەو جۆرێکە لە هەندێک شوێنی ڕۆژهەڵاتدا ژنان هاتوون بۆ ئاگرداگیرساندن و لە هەڵپەرکیەکان و لە خۆشیەکاندا بەشدارن لەوێ ئەو ڕێژە تا ڕادەیە کەمە. بەڕای من لێرە بە دیسان ڕاگەیاندنە ئەتوانێت هەوڵ بدات بۆ بەهێزکردنی ئەو لایەنە جوانانەی لە شوێنەکانی دیکەوە ئەو لایەنانەی کە هێشتا یانێ بە شێوەیەک مەسەلەی بیرێکی باوسالاری زاڵمیە بەسەریان یا بیرێکی کۆنەپەرستانە زاڵمیە بەسەریانە لەوێ هەوڵێکی زۆرتر درراوە بۆ نیشاندانی یەکسانی ژن و پیاو. ئەمە زۆر گرنگە زیانێت من بینیومە ئەو شتانم بینیوەتەوە لە ناو ئەکاونتی چەند کەسێکان باسییان کردووە. بەڵام دیسان ئەڵێم هەمووی ئەمانە وەکو پێشنیارێکە بە خۆشحاڵ سەبارەت بە مەسەلەی نەورۆزی ورمش ئەتوانین بێژین ئەم نەورۆزە نەتەوەییەی ڕۆژهەڵات پەیامی خۆی گەیاندووە. بۆیە تۆ ئەگەر بینیت لە هەر شوێنێکە کە دژبەرێکی بێمەنتەق و نەزانت بە شێوەی هەڕەشە بڕەشە لێ پەیدا بوو بۆ مانایە تۆ ئیشی خۆتت کردووە کاری خۆتت کردووە تەنیا گرنگ ئەوەیە هەر دژبەرێک نابێ بە شێوەیەکی یان دشکردەوەیەک نابێ بە شێوەی دشکردەوە وەڵام بدرێتەوە بە شتێکی زۆر جوانیش تەواوی بکەین بۆ پەڕی خۆشحاڵیە و خەڵک زۆر ئاگادارن لە نەورۆزەکانە حتاکو بۆیان یانەی ئەویان کردووە زیانێکی ئەو تۆ بە ژینگە ناگات هەم لە شێوەی ئاورکردنەوەکان هەم لە ئەو شێوەیە کە لە ئاخرە و کیسێ پلاستیکیان ئامادە کردووە بۆ کۆکردنەوەی ئەشخاڵ و شتانێکە داکەوێت دەبێت. لە کۆتاییشە بەڕاستی تووە هەوڵی ئێمە ئەوەیە کە نەتەوەکەمان سەرکەوتووتر بێ نەتەوەمان بگا بە ئازادی بگا بە سەربەستی. زۆر سپاس دیسان بۆ دامەزراوە چاک بۆم دەرفەتەی کە بەمنیدا هیوادارم بێوەی و بەردەوام بێت.